طبيعي ام فيروسي كورونا زۆر شتێکی ئەوە بوو کە تەسیز بە تایبەت لەسەر ئێمە هەبوو چون تەوقیدەکەی لە مانگی سێ بوو ڕێک بزەبوو لە ناو ئیشەکەی ئێمە بوو ناوەڕاستی ئیش و کاری ئێمە بوو بڵێن جوڵەیەکی تیا دروستبووە بەس بۆ شێوە نیە وەک ساڵان بێ بە دوو سیفەت یەکیشیان نەگەردەوە بە قەیرانی داراییەکە دووەمیشیان نەگەردەوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە چی لە خەڵک کرد کە دوکان و بازاڕەکانمان چی لە های خەڵک تا ئێستاش نادۆ سەرخۆی ئەمە باشترە ڕەنگی مناڵەکەشم تقریبان ئەخوازێتکەوە ئەو ڕەنگەی بۆ هەڵبگرم حتممەنی تر دڵیشمان پێ خۆشە ئەگەر بتوانین ئەم شاڵەکە شاڵێکی کوردەواریە بتوانین بۆ ئەوە شتێکی سادەیە پێ بۆ سادەی ئێمە ڕازی بووینکەوە ئەوەی بۆ بکەین. أو تشوفه هو تشوفي شايفه بس نجيب شوفه لا في بيت وزير الفراوان دەستپێکەوەی قەدەغا هۆن چوونی ئەمەتەمەدە بۆشی دەڵێن بۆ 24 دەمژمێرە و خەڵکیژی تا ڕۆدایکی باشە هۆریکارە بەس داخوازەمەش خەڵکی ئەوە پتر هۆریکار میگەلمەدا بەبێ ڤایرۆسی و داخوازەمە شوفێرژی ئەوە هۆریکار بن گەلمەدا ئەمێت ئەرکی خۆ دۆنن هەر چەند دەمژمێرەکە ئێکودوان بەدرتکەن 6 ساعتەکە ڕێکژی و هۆتی دانی بۆ هەندێک کەسە نە هەمی کەسە جوتیار بن ئەوێت چەند گومرێکی موازەف بێت پێشمەرگە بێتن ئەوێت ئەرکیدا ئەو ساڵ گەنم زۆر باشە لە خۆی بە زیاد بێ کەش و هەواکی سافیە بۆ ساڵ زۆر باشە بەڵام بەداخەوە گەنمەکەمان پارەی ناکات ئێستا عالیەن سەرقاڵی ئەوەینە کە چۆنی ساخکەینەوە دەنا لە خوای بە زیاد بێ بڕشتی چاکی هەیە گەنم زۆر باشە گەنمەکە جوانە ئەو گەنمەشە کە ساباتەکەمان هەرەوەی هەرە و گەنمەیەگە بیکەین و زۆربەی عەرزەکان ئیجار دەکەین عەرزەکان بە ئیجار وەردەگرین چیمیاییەکەی دەکرین دوو نەوعی چیمیاییان دەکرین بەری دەکرین سپی دەکرین دەرمانی دەکرین ئەوانە هەموو لەسەر ئەمە دەبێتە مەسروف ئەو جەر کرێدە ڕاسا